ئەم تەکیەی ئێمە کە تەکیەیشی حەسەنی قەری شواری پێڵێن قەدەس الله سر العەزیز ئێمە کە پێمان ئەڵێن ساداتی بەرزنجە باپیرە گەورمان کە شێخ عیسای بەرزنجی بووە هاتۆتە کوردستانی شتەجێ بووە و ئەولاد و زوڕێتەکەی بە کوردستانە بڵاو بوونەتەوە تەریقیان تەریقەی نوربەخشی بووە هەتا ئەگاتە شێخ ئیسماعیلی لولایانی کە کوڕشیە محەممەدی نۆدەیە خەریک خەوە و خەتم و ئەمانە بێ و ئەچێتە بەغا لە لای شێخ ئەحمەدی ئەحسایی تەریقەتی قادری وەرئەگرێ و ئەگەڕێتەوە بۆ کوردستان ئەولادەکان کەمیان تەریقەتیان وەرگرت لەسەر ئەولادەکانی باکانی تەریقی قادری بڵاو بووەتەوە لە کوردستانە ئەم تەریقەتی ئێمە کە تەریقەتی قادری پێڵێن شێخ حەسەن کە جێگەری کاک حەمەدی شێخە لەسەر منهەجی قورئان و سنەتی پێغەمبەر ئەڕۆین تەسەوف کە ئێمە پێمان ئەڵێن ئەهلی تەسەوف ئەهلی تەسەوف قائیدەکەی پێغەمبەرە صلی الله علیه وسلم تەسەوف ئەوەیە کە پێغەمبەر چۆن بووە سفاتی چۆن بۆ سفات وەک سفات ئەولێکی ئەمە شێخ حەسەنی قەرەچوار کە لێرۆیە تەنیشتی ئەو لایەوە شێخ محیدینی برایەتی تەنیشتی ئەو لایەوە شێخ محەممەدە کوڕشی عەبدولکەریمە باوەگەری منەکانی باوک باوکم دواسە ئەمە شێخ عەبدولکەریمی لە پایین شێخ حەسەنەوە شێخ عەبدولکەریم برازداری شێخ حەسەن و شێخ محیدینە ئەم تەکیەیش تەبعەن ئەهلی قارکەم وەختە تەبعەن لە ساڵ پەنجاکان و لەوە پێشومانە هەر عێراق خۆی هەموو 7 ملیۆن بوو شارەکان دێکهاتەکان هەموو بچوو بوو خەڵک کەم بوو ئەیتر وردەورە خەڵک جەلێنی کرد ئەهلی قارکەمەوە کە لێرە بوون دایمان هاتوو وێریان کردووە بەس فتراتی ئەوەی کە دەروێش کە هاتبێت لە بەهارە هاتوون لەم وەختا لەوە کە ویستە مانگی 3 و 4 دەروێش ئیتر لە سلێمانی و هەولێر و کەرکووک و دووز و لە منتقی شارە زور و شار باژێر و منتقی کەلار و گەرمیان ومانەوە وەجبە وەجبە دەروێش ئاهاتن بۆ زیاد لە بەهارە ئاهاتن شەو سێشەمە و شەو جومعان ذکر کراوە ذکرکردنی دوای نوێژ شەو جومعەش مەسەلەن یا شەو سێشەم نوێژ ئیشا کراوە دوای نوێژ ئیشا تهلیل و تەسبیحات کراوە دوای تهلیل و تەسبیحات دوو تەسبیح لا ئیلاها ئیلا الله و 3 تەسبیح الله الله کراوە دوای ئەو هەڵ ساڵ ذکریان بە پێوە کردووە ذکری حەی الله ئەمە یەکێک لە ذکر ئەساسیەکان ئێمەیە کە لە تەریقی قادریا کرێت لە تەکی ئێمە و لە تەکیەکان ترە ئەو ذکری حەی اللهە کە بە پێوە ئەیکرد کە من بیستمە لەدەم باوکم و بەعزی خەلیفەکان ئەڵێ ئەو ذکرە بۆ تەسفیەی دڵە پاکردنەوەی دڵە إلا الله لا إله إلا الله لا إله إلا حي اسمك لاسمكان خواه يعني زنو دايم زنو نامري حي الله كأيكن حي هاد ناوخواه الله ناوخواه أم حي أودل قساوتي قدو مردوه زنوي أكاتوا لتدرجي عبادة أمانة كيما وقت بيستومانا درجة غوثية وقطبية برستنين درجة ل سلوكي إني درجة أهل التصوفة ئوسلوبی ئەم زاتە وا بووە خۆی فەرمایشتی فەرمووە دەروێش و مریدەکان میوانەکان دانیشتون حەزەتی شێخ حەسەنی قەرەچای هەرگیز لە پارەی تەکەی نەخواردووە خۆی مەڕی هەبوو بەخێوی کردووە زۆر حەزی بە ئاوەدانی نەکردو ئیلا مەگەر بۆ سوڵحێک یا بۆ ئێرشادێک چووبێتە هەرز دەیەک لە دەروی دێکە خێمەیەکی بۆ چادرێکی بۆ هەڵی داوە حەزەتی شێخ حەسەنی قەرەچای ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ زۆر خەڵکی خۆش ویستووە کە بەرەو دینداری و خواپەرستی بێت ئێرە مەدرسەیەکی تەزکیە و تەربیەیە بۆ پەروەردەکردنی ئەو قوتابی و ئەو تەڵەبە و ئەو مریدانی کە دێن بۆ ئێرە بۆ ئەوەی تەزکیەی نەفس و دڵی خۆیان بکەن ئێرە شوێنی خەڵوێتە خەڵوەتگای پیری قەرەچێوارە واتە لە مانگی ڕەمەزانە یان لە مانگە پیرۆزەکانە ئەو مریدە ئەچێتە ئەو خەڵوەوە بۆ ئەوەی تەفەڕوخکە بۆ عیبادەتی خوای تەعالا بۆ کەمکردنەوەی ئەو شتانی کە چەوری پێوەیە یان تەئسیر لە جسم و لە لاشەی ئینسانەکە بۆ ئەوەی نەفسی پاک بێتەوە کە لە شەرعا پێوترێت تەزکیەی نەفس کە لە قورئانی پیرۆزە هاتووە ئەو زکرە ئەبێتە مایە ڕیاضە کە لە علمی تەسەوفە پێوترێت ڕیاضەی نەفس ڕیاضەی نەفس کەمکردنەوەی خواردن لەگەڵ زۆر جوڵەکردن واتە ڕیاضە ئەو مریدە ئەچێ ڕیاضە ئەکا لە کاتی زکرەکانە بۆ ئەوەی مومیل نەبێ ئەبێتە ڕیاضەیەکی نەفس ڕوحی پاک ئەبێتەوە و ئەو مریدە ئەبینی کەسێکی تەندروست باش ئەبێ و کەسێکی دڵپاک ئەبێ ئەبینی حاقد نابێ لە کۆمەڵگادا و حەزی لە خێری موسڵمانانە خزمەتی گەل و نیشتیمان و وڵاتەکەی خۆی ئەکا